ئەمە قاچی دایکە هاجرەیە کە بەم شوێنەیە ئەڕوات لەم دەشتاییە لەم بیابانەیە لە سەفاوە بۆ مەڕوە و لە مەڕوەوە بۆ سەفا کەس ئاگای لێنی ئێوە نان بۆ مناڵەکەی بۆ ئیسماعیل پیا بکە ئەبینی خوای گەورە ئەم شوێن پێیانە تۆمارەکە تەجیلێکە لای خۆی دوای بە ڤیدیۆ بۆ ئێمە لێ نایاتەوە بەس فێرمانەکە شوێن پێکانی ئەو دایکەمان هەڵگرینەوە ئومەتە 2 ملیۆن کەس لە عەمرە ببینە هەر هەمووی تەواف و سەعیەکات شوێن پێکانی ئەو هەڵەگرێتەوە ئیسافایە بڵێ چی بڵێ خوایە ئەم هەموو خەڵکە ئەوە چیەکەن ئەم ڕاکە بڵێن شوێن پێکانی تۆ قورس بوو سەنگین بوو لای خوا ڕازی بووی بە قەدەری خوای گەورە خۆت و مناڵەکەت ئیسماعیل لە بیابانێکا بەجێ بمێنن ئیبراهیم پشتان لێ هەڵکا لەوەرە ئەم قاچانە سەنگین و قورس بوون بۆ ئەم شوێن پێیانە نافەوتێ شوێن پێیەکی تر ئەم شوێن پێی چییە مناڵەکان جوابم بنەوە یەڵا مناڵێکی زیرەک مناڵێکی قورئان جوابم باتەوە ئەم شوێن پێی چییە کە ئاوی زەمزەمی لە ژێرا هەڵقوڵاوە بەڵێ ئەی ئافەرین بڵێ گیان ئەمە شوێن پێی ئیسماعیلە لا ئیلاهە ئیلا الله دایک بە دوای نانا ڕاکا لە بەرزیە مناڵێکی لە بیابانێک و شوێنی ڕەقا بەجێ هێشتووە ئێستاکێنەش بەس پاشدەی پێی ئیسماعیل کەوتۆتە سەر ئەرزەکە تەحەممولی ناکاو لە ژێری عاشەقە بێ ئەمە چ بیرێکی ئیردیوازیە ئەمە چ میکانیکیە کە ئەمەن کونەکات و ئەم ئاوەیەتە دەرەوە لە ژێر پێی مناڵێکە کەواتە ئەم پێش بۆ خۆی پێی سەنگینە پێی قورسە پێی مناڵێ قورس بێ بڵێ ئەها ئاو لە ژێر پێیەکانی ئاتەقێ بەبێ هیچ بیرێکی ئیرتیوازی و بەبێ هیچ ئالەتێک گەورەکان ئەم پێیە هیچەیە الله بەردێک لە ژێر پێی ئیبراهیمە ئابە و شێوەیە ڕۆوە بچێ لە کاتێکا کەعبە دروستەکە ناوێنەی چی ئەم شوێن پێیانش ئەمێنن خوای گەورە هەڵی گرتون و نابێت فەوتێ شوێن پێی 3 کەس لە بنەماڵەیەکە چەند سەنگینن چەند قورسن چەند عەزیمن ئەگەر شوێن پێکانی تر دیار نین ئەم شوێن پێیە زۆر وازح دیارە فيه آيات بينات مقام إبراهيم أما مقام إبراهيم ككعبي دروستكر أتشو سر بردك أم بردبو بو أوي كسيدي كابزاني لا روخواري تشيتيا كإبراهيم قد وسطان بوا إذا كان كعبي بيدرك دروسيكا أو نئيشكي سنجينة أو نئيشكي قرصة أو نقاتي إبراهيم سنجينة بتنيا خوشتي إن إبراهيم كان أمة أما شوين بيكيتي پێم شوێن پێیانە هەڵگیرێ خوای گەورە شوێنەواری زۆر لە دەوڵەت و حکومەت و ئیمپراتۆریەتی لەناو برد ئێستا لەسەر ئەرزیشان نەماون زۆریان لە ژێر خاکان زۆریان لە ئاوان نقم بوون بەڵام شوێن پێی ئیبراهیم یەک ئومەتە نابێت فۆتێ بێ ئەو شوێن پێیە بمێنێ